زۆر بەتوندی ئیدانەی ئەو شاڵا و ڕەشبێگری و دەستگیرکردانە کە بەڕۆکی لە ئەندام و لایەنگران تەفگەری ئازادی و کەسانی ئازادی خواست کردووە پێمان وایە دەقی ئازادی و سیاسی مافی مرۆڤ و دەسەڵاتدارانی ئەم هەرێمە باش بزانن کە ئێستا ساڵانی شەستەکان و هەفتاکانی سەدەی ڕابردوونێ کە خەڵک لەسەر بیرڕای حزبی بکرێت. لە کۆتاییدا لە کەسایەتی دایکە سەمیرە و سەیران محەممەددا داوای ئازادی بۆ سەرجەم گیراوانی تەفگەری ئازادی و ئازادی خوازان دەکرێت. سەبارەت بۆ ڕەشبگیریە و گرتن و زیندانیکردنەوەی پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی هێزە ئەمنیەکانەوە لە ناوچەی بادینیان یاخودەر ناوچەیەکی تر بێگومان ئیدانەی وەها ڕەشبگیریەکەکەن کە پێچەوانەی یاسا پێچەوانەی داوای دادگا کە بە فەرمانی حیزبی و بە فەرمانی کەسی چالاکوانان و ئازادی خوازان دەستگیرەکرێن ئەمە بە تەواوەتی ئیدانەکەین دژی یاسایە دژی هەر بنەما و پێوانێکی مرۆڤایەتی و سیاسی و کاری ڕێکخراوەیشە. لە هەمان کاتدا ئەو ئەقلیەتە ئیدانەکەین کە ئازادی خوازان دەستگیرەکە لە پێناو بیرروڕای سیاسی لە پێناو بیرروڕای کۆمەڵایەتی لە پێناو ئازادی ڕادەربڕین ئەو ئەقلێتە ئیدانەکەین و ڕەخنەیەکەین کە سانسۆر بۆ ئازادی خوازان دیارریەکە تا ئاستی زیندانیکردن تا ئاستی ئەشکەنجە تا ئاستی سوکاتی پێکردن تا ئاستی زیندانیکردنی بێ ئاگایی کە سوکاریان ئاگایان لێ نەبێ. ئەمەش هۆکارەکەی گەڕێتەوە بۆ لاوازی حیزبی دەسەڵاتدار بەڕاستی لاواز لە بەرامبەرە و گوژمەی کە چالاکوانان هەیەە سیاستوانان هەیەە خۆی ڕناگرێ بە سیاست وەڵامیان باتەوە خۆی ڕناگرێ بە یاسایی وەڵامیان باتەوە بێگومان لەبێ بەم شێوەیە وەڵامیان باتەوە بێگومان کردەیەکی بەم جۆرە لەلایەنی دەسەڵاتەوە لەلایەنی حیزبەوە بە تەواوەتی نایاسایە نەوەکو نزیک بوونەوەی چالاکوانان. زیندانیکردنی ئەم چالاکوانانە بەشێکە لەو داگیرکاریە بەشێکە لەو سیاسەتە هەرێمی کە لە دەرەوەکرێ پارتی گومانی لەو ئەم گومانە دروستەکە لە لای خەڵکی و لە لای ڕای گشتی کە خودی خۆشی بەشێک بێ لە پیلانەکە خودی خۆشی میکانیزمێک بێ بۆ جێبەجێکردنی و پیلانەی دەرەوە و داگیرکاریەی تر بە هەر جۆرێک بێ بە ڕووی زەهنی بێ بە ڕووی جەستەیی بێ لە بەرامبەر چالاکوان بێ بێگومان بەرامبەر چالاکوانان ئەمە بکرێ و ڕێ پێ بدرێ بەرامبەر هاوڵاتیانی شەگرێ وەک کراوە.